ئەو کاتان باش هاوریان هیوادارم هەمووتان ساغ و سەلامەت بن. ئیتر پەیتا هەندێک هەواڵی خۆش دێنە بەر گوێمان، یەک لەوانش ئەوەیە کە لەگەڵ تاینبوونی کابینەی دۆناڵد ترامپ و دەست بەکاربوونی لە 20 کانونی دووەم یعنی 20 مانگی جانیوەری ئەو کاتە ئەکرێ کابینەیەک بێ کە کەسانێک کە پێشتر لۆبیان لە بۆ کوردی ڕۆژئاوا کردووە ئیتر ئەمانە تێدا جێگا بگرن و کەم تا زۆر سیاسەتی خۆیان بتوان بکەنە سیاسەتی هەموو کابینەکەیانی هەموو حکوومەتی نوێی ئەمریکا. من پێشتر لە چەند بەرنامەیەکدا باسم لەوە کردووە بێگومان ئەو کەسانە کە دێنە سەردەسەڵات نابێت زۆر خەیاڵ خۆش بین، ئەمانە ئەکرێ سیاسەتەکەیان گۆڕانکاری بەسەردا بێت، چونکە هەموو کەسێک کە ئەندام پەرلەمانە کە سێناتۆرە قسەیەک دەکا بەڵام کاتێک پۆستێکی بەرزتری وەرگرتوەکو وەزیری دەروە ویانیش وەکو جێگری سەرۆک ویانیش وەکو بەرپرسی ئاسایشی نەتەوەیی، ئەمانە پۆستی زۆر زۆر حساس و زۆر زۆر گرنگ و زۆر زۆر دیپلۆماسین و ئەمانە سیاسەتەکانی شەخصی خۆیان دەگۆڕن تا ڕادێ. بێگومان ئەمانە لە هەموو شوێنێکدا هەیە و لە ئەمریکاشدا هەیە، بۆیە ئەو کەسانی کە پێشتر قسەیان کردووە کردا حتا کرداریان هەبووە مەرج نییە هەمان کرداریان لێ چاوەڕێ بکەین دوای ئەوەی دەبن بە وەزیر. بەڵام بمانەوەی نەمانەوەی ئەبینین کە یەوەیانیش هیوا دەخوازین کە کابینەی نوێی دۆناڵد ترامپ کابینەیەکی جیاوازتر بێت. هەواڵەکە چیە ویانیش نووسەکە چیە؟ ئێمە باسی چی دەکەین؟ باسی هەواڵێک دەکەین کە هەواڵەکە لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتیکەوە بڵاو کراوەتەوە، ڕۆژئاوا لەلایەن تیمی ڕۆژئاوا لە تویتەری خۆیاندا باس لەوە دەکەن کە حکوومەتی ترامپ لە بۆ 20 جانیوەری 20 مانگی یەک کانونی دووەم وەفدێکی هێزەکانی سووریای دیموکراتی و بەڕێوەبەری خۆستەری بان کردووە کە لە ناویاندا ئیلهام ئەحمەد و مەزلوم عەبدیشان. بێگومان ئیلهام ئەحمەد پێشتر زۆر بانک هێشت کراوە و چۆتە ئەمریکا، بەڵام چوونی مەزلوم عەبدی بێگومان ئیتر بە تەواوەتی ئیشی ڕەجەب تایب ئەردۆغان شەڕ دەکات. هەر لە خۆوە نییە ڕەجەب تایب ئەردۆغان و دەوڵەت باخچەلی باس لە پێواژوویەک دەکەن کە هەندێک کەس ئینکاری دەکەن، هەندێک کەسی عاتفی ئەڵێ نییە، هیچ شتێک نییە. ئەخر چۆن هیچ شتێک نییە؟ هیچ شتێک هەیە، ئەگەر هیچیش بی شتێک هەیە و شتەکە ئەوەیە ئەوان ئەوە دەبینن. یعنی لە ئایندەدا احتیمالێکی زۆر هەیە دۆناڵد ترامپ ئیتر هەوڵ بدا ڕێککەوتنێک لە نێوان ڕۆژئاوا و سووریا و تورکیادا ساز بکە. بەڵام بە بڕوای من ئەمە بە رووسیاشەوە دەکرێت، رووسیا دەبێت بەشدار بێ لەو پیلانەدا و ئەمەش لە کاتێکدا ڕوو ئەدا کە شەڕی ئۆکرانیا کۆتایی پێبێ. ئێستا کە لە هەواڵەکاندا هەمان شت دەبیسین کە لە واشنگتن تایمز بوو، نیویۆرک تایمز بوو، لەوێدا ئیتر هەواڵێکمان بیست کە ئەمریکا ڕێگای داوە ئیتر موشکی دوورهاوێژ کە وابزانم 300,000 کیلومتر دەڕوا، ئەمانە سوپای ئۆکرانیا بتوانێت بەکاریان بێنێ بۆ ناو ئاراستەی خاکی رووسیا. ئەو موشەکانە بێگومان هەنە لە ئۆکرانیا، بەڵام هەتاوەکو ئێستا ڕێگەیان پێدرا بوو لە خاکە داگیرکراوەکەدا بەکاریان بێنن. ئێستا لەمە دووە یعنی دوای سەردانی ئەنتۆنی بلینکن لە ڕۆژانی دواییدا بۆ ئەوروپا بۆ بروکسل کۆبوونەوەی لەگەڵ ناتۆ، ئیتر ئەبینین ئەم شتە هاتە ئارەوە. بەڵام ئەم شتە بەتەنیا ئەمریکانیە و یانیش ئەمریکانیە. من لە بەرنامەکانمدا چەندجار باسم کردووە کاتێک هاتە سەر مەسەلەی رووسیا، جا لە لیبیا ئەبێ، لە سووریا ئەبێ، لە ئەفغانستاندا دەبێ و یانیش لە ئۆکرانیا دەبێ، ئەتۆ نابێ حیسابی یەکەم بۆ سیاسەتی ئەمریکا بکە. ئەمریکا چی دەڵێ؟ ئەمریکا چیەکە؟ ئەمریکا چی دەوێت؟ نەخێر، بەریتانیا چی دەوێت؟ ئەمە زۆر گرنگە. بەریتانیا سیاسەتێکی جیاوازتری هەیە لەوەی ئەمریکا لەمەڕ رووسیا لە هەموو شوێنەکان، لە سووریاش، لە لیبیاش، هەر لە بۆ هەندێک لە لیبیا بەریتانیا تەماشاکە چەندین ساڵ ئاسانکاری کرد بۆەوەی سوپای تورکیا و قڕوجیەکانی لەگەڵ ئیخوان المسلمین ڕێک بکەون. بەریتانیا چەندین ساڵە ئاسانکاری دەکات بۆ ئەوەی ئیدلیب بمینێ لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی تورکیادا، چونکە رووسیا لەوێ هەیە. لە لیبیا چونکە هێزەکانی رووسیا هەنە ڤاگنەر هەیە. ئیتر بە هەمان پشێوە حتا لە ئەفریقا، ئێستا لە ئەفریقا هێزەکانی سوپای تورکیا لە 22 شوێن ناوەندی سەربازی هەیە، بۆ چونکە لەو شوێنانەدا هێزەکانی ڤاگنەر هەن و ئەو ناوەندە سەربازیانە
کارە دیپلۆماسیەکەی کارە لۆبیەکەی لە واشنگتۆن بریتانیا بۆی دەکا MI6 بۆی دەکا ئەمە زۆر زۆر گرنگە ئینسان تێبگە لە بۆ هەندێک ئیتر بگەڕێمەوە سەر بابەتەکە ئەڵێم لە کاتێکدا ئێمەش ڕووداوەکان ئەنجامی ڕووداوەکان دەبین کاتی رووسیا و ئەمریکا ڕێککەوتن ئەمەش بە شەڕی ئۆکرانیا بە کۆتایی هاتنی شەڕی ئۆکرانیا و یانج بە ڕێککەوتنی شەڕی ئۆکرانیا بەڵام لە ئێستاوە تەماشا دەکەین حکوومەتی بایدن بۆ ئەوەی کورسەکەی بەجێ بێڵێ ئیتر وەکو بڵێ دەمبوزێک دەرزیەکی دەناو کورسەکە چاندووە لە بۆ ترامپ ئەویستیا ڕێگەیدا کە ئۆکرانیا موشەکە دۆر هاوێژەکان کە هەتا نزیک ناگەنە مۆسکۆ بەڵام هەتا نزیکی مۆسکۆ دەچن یعنی ژمارەیەکی زۆر لە شارە گەورەکان لە کۆگا سەربازیەکان لە ئیندوستری و پیشەسازی و پیشەسازی نەوت و پیشەسازی کارەبا و حتا پیشەسازی نوکلەریش ئەکرێ ببن بە ئامانزی ئۆکرانیاوە ئەمە سەری رووسیا زۆر زۆر دێشینی و رووسیا ڕنگ بێ ئەمە بکاتە کۆسپێک کێشەیەک لە بۆ دۆناڵد ترامپ لەگەڵی ڕێک نەکەوی ئایا دۆناڵد ترامپ دەتوانێت ئەمە ڕابگرێ دەبێت لەگەڵ بریتانیا کار بکە بەڕای من دەبێت دۆناڵد ترامپ لەگەڵ بریتانیا کار بکە لەگەڵ بریتانیا ڕێک بکەوێت ئەگەر نە ئەمە ڕوونادا لە بۆ هەندێک ئەو سەردانەی ئەو گوایە سەردانی مەزلوم عەبدیش و بەشداریکردنی لە ئاهەنگی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ لە 20 مانگی یەکدا ئەگەری هەیە ڕاست بێت دۆناڵد ترامپ پێشتر ئەم کارە نەکردوونە دۆناڵد ترامپ تەماشاکەن سیاسەتی پێشتری چۆن بوو هیوادارم ئەم جارە وا نەبێ و ناشڵێم وا دەبێ بەڵام ئینسان دەبێت لە مێژوودا ئەزمون وەربگرێت کاتێک هەواڵێکی خۆشی پێگەیشت ئیتر دەماری ملی ڕات نەکە و کاتێک مرۆڤێکیش بە هەندێک بە واقعیانە لەسەر بنەمای ڕیال پۆلۆتیک باسی بابەتەکەی کرد تەنج و توانی لێ نەدەیت چونکە وەکو ئەوانی دیکە دەماری پشتی ملی تۆ ڕەت ناکە من ئامادەنیم دەماری پشتی ملی کەس ڕەت بکەم لە بۆ خاتری حیزبەکان کۆمەڵێک پرۆپاگەندیست و زۆرناژەنی خۆیان هەیە من بۆ بیکەم من لەسەر بنەمای واقعیت ئەوە دەکەم پێشتر دۆناڵد ترامپ لە کابینەی پێشووتریدا ئیتر سیاسەتێکی چۆنی بەڕێوە دەبرد تەماشاکە بەردەوام پەسنی هێزەکانی سووریای دیموکراتی دەدا و چەند جاریش باسی لەوە کرد کە مەزلوم عەبدی دێنێتە واشنگتۆن دیسی داواتی دەکا پێشوازی لێ دەکا و چەندین جار حکوومەتی تورکیای دەترساند بەم شتانە هەڵسا بەو شێوەیە ئیتر ڕەجەب تەیب ئەردۆغانی دۆشی هەرچی پارە و پوڵی هەبوو لەیستان ئیتر بەو شێوەیە و دواییدا ڕەجەب تەیب ئەردۆغان لۆبیەکی باشی کرد و دۆناڵد ترامپ بە یەک تەلەفۆن بە ئیمزاش نا بە یەک تەلەفۆن بە تەنیا ڕێگای لە پێشکردەوە هێزەکانی خۆی چەند ڕۆژێک کشانەوە لە ڕۆژ ئاواوە تورکیا توانی گرێسپی و سەرەکانی بە تەواوەتی داگیری بکە بە سەدان هەزار کەس ئاوارە بوون بە سەدان شەڕوانیش ئیتر شەهید بوون لەوێدا و دوای ئەوە هەر دۆناڵد ترامپ ئەمجارە دیسان گوتیەوە بانکێشتی مەزلوم عەبدی کرد بۆ واشنگتۆن دیسی بەڵام ڕەجەب تەیب ئەردۆغان دیسا چوو پارەیەکی زۆری خەواند بەکاری لۆبی و باس لەوە دەکرێت کە چەند هۆتێلێکی لە ئیستانبول پێشکەش کردوونە و دوای ئەمە ئەمجارە دۆناڵد ترامپ دیسا ڕای کرد ئایا ئێستا کە ئەمە بۆ ئەوەیە یان بۆ شتێکی دیکەیە ئێمە لە ئایندەدا دەیبینین بەڵام ئەڵێم ئینسان زۆر هەستی نەبی بە هەواڵی خۆش زۆر هەستی نەبی بە هەواڵی ڕیالیستیش زۆر ناحەز نەبێ ئەمە زۆر گرنگە وەکو وتم ئەمە وەکو سمبۆل گرنگە بێگومان مەزلوم عەبدی بچێتە واشنگتۆن دیسی بەڵام دیسە دووبارەی دەکەمەوە ئەنجامی ئەمە ئەگەر بمانێت ئەنجامەکەی بەرووبوومەکەی لە ڕۆژ ئاوادا بین ئەوە دوای ڕێککەوتنی رووسیا و ئەمریکا لەمەڕ ئۆکرانیا دەیبین ئەمە دووبارە دەکەمەوە و ئەمە لە بۆ ئێرانیش یعنی ئەگەر ئەمان بیان هەوێ دەست و پێی ئێران لە سووریا ببڕن ئەوە دوای ئەوە ڕوئەدا پێشتر ڕوونادا بۆیە ماوەی 3-4 مانگ کاتمان پێویستە لە هەمووی گرنگتر شتێک دەڵێم زۆر کردەکان تێکەڵ دەکەن کاتێک ئەمریکا سیاسەتێکی لە بۆ کوردستانی عراق هەیە ئیتر کوردەکانی تورکیا سەرچۆپی ئەوەکە دەگرن باشە خۆ ئەوە بۆ تۆ نییە ڕنگ بێ بۆ تۆ قبر هەڵ بکەنێ بەڵام بۆ ئەو ئاهەنگ بکە ینی بۆ ئەو ئاهەنگی بوو گواستنەوە بکە زەواجی پێ بکە بەڵام بۆ تۆ قبر هەڵ بکەنێ یعنی مەرج نییە سیاسەتی ئەمریکا لە ڕۆژ ئاوا چۆن بوو لە بۆ ئێرانی شوایە لە بۆ کوردی ئێرانی شوایە لە بۆ کوردی تورکیا شوایە ئەمە ئینسان دەبێت لە سەری خۆی دەرخە ئەمە ئەنجامی عەقلیەتی
ناسیۆنالیستی کوردیە بە ناوی نەتەوایەتی کوردیەکە کێشەی کوردیەکە ئەسڵ ئەساسی نیە نە کێشەی کوردیەکە نە نەتەوایەتیەکە نەشتیوانەکە سیاسەتی ئەمریکا لە بۆ هەر بەشێکی ئەو کوردستانانە جیاوازە و سیاسەتەکە بە پێی بەرژەوەندی ئەمریکا دادەڕێژترێ ئەمریکا کێشەی چییە لەگەڵ ئەو وڵاتە بە پێی ئەوە سیاسەتی کوردی خۆی دادەڕێژێ مەرزنیە ئیلا سیاسەتەکە کوردی بێ ئەگەرنا سیاسەتێکی تایبەتی ئەمریکای کوردیش نییە بەڵام سیاستەکە تایبەتە بە سووریا وانیش بە ئێران وانیش بە ئەوە و ئەمانە ناکرێ هەموو کاتێک وەکو یەک بن ئەوەی لە سووریا ڕوویدا شتێکە ئەوەی لە عراق ڕوویدا شتێکە بەڵکو ئەوەی لە ئێران ڕوەدا شتێکی دیکە بێ بەڵکو لە ئێران ئەمریکا بەڕاستیە من بە دووری نازانم هەتاو کەسش ئەمریکا لە ئێران جا ترامپ دەبیان بایدن دەبیان هەر کەسێکیکە دەبێ ئەمریکا لەگەڵ ئێران ڕێک بکەوێت ئێران سیگنالی ئەوە دەدا ئێران بۆ ئەوە هەڵبژاردننی کرد ئێران بۆ ئەوە مەسعود پزیشکیانی هێناوەتە سەردەسەڵات و ترامپیش ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی بێتە قەوتۆقی دەوێت بەمەرجێک هیچ کەسێک نەوێرێ ئاسایشی ئیسرائیل بخاتە ژێر پرسیار و هەڕەشە ئێرانیش ڕنگ بێ ئەوە نەکە و لە تواناشیدانا حەسەن نەسڕڵای نەما حەماسەکەی نەما حیزب وڵایەتر لە پەل و پۆکەوت بەتەنیا بە سەعاتێکدا 5,000 پەیجەر و بێتەری پێ تەقیدرانەوە ئێستا لە باشووری لوبناندا شەڕێکی زۆرە بەشێک لە تونێلەکانی لەدەستداون و لە لوبناندا هەموو کەسێک لە ئەنگری حیزب وڵانیە چەندین هاوسەنگی سیاسی جیاوازمان هەیە سونیەکانمان هەنە جیاواز بیر دەکەنەوە مەسیحیەکانمان هەنە جیاواز بیر دەکەنەوە حتا لە ناو شیعەکاندا شیعی سیکولار هەنە بە جیاواز بیر دەکەنەوە خۆ هەر کەس مەرج نییە ئەوەی حیزب وڵا دەیەوێ ئەوەی ئێران دەوێ ئەمە بکە لە بۆ هەندێک ئەو هاوکەشانە لەوانەیە بگۆڕدرێن ئیتر ئێران ئەوەی نەبێت لە ئایندەدا دیسە کار لە بۆ ئەوە دەکاتەوە هێزی بناغەیەکی دیکە بۆ هێزی پرۆکسی دروستکە ئەمە لە ئایندەدا دەبین بەڵام ئەوەی لە ئێستاوە دەبین ئەمەیە بۆیە ئەوەی ئەمریکا لە ڕۆژ ئاوا دەیەوێت نابێت چاوەڕوانی ئەوە بین هەمان شت لە شوێنێکی دیکە دەکەن ئەمە زۆر گرنگە و ئەوەی ئەمریکا بۆ ڕۆژ ئاوا دەیەوێت واتای ئەوە نییە ئەمریکا سیاسەتی خۆی لە بەرامبەر پەکەکە وەکو هێزێکی چەکداری ئەوەی لە شاخ ئەوەی لە قەندی لە چەچی بەدەستە من باسی ئەو جەلان ناکەم من باسی دەمپارتی ناکەم من باسی هێزەکانی سووریای دیموکراتیکیش ناکەم کە ئەمریکا بەخۆ پەروەردەیان دەکات من باسی ئەو هێز دەکەم کە لە قەندیلە لە گاڕەیە مەرز نییە سیاسەتی ئەمریکا لە بەرامبەر ئەمانە گۆڕانکاری بەسەردابێت دەبێت لە وەشدا ئینسان هەندێک واقعیانە تر بێ یعنی ئەگەر ئەتۆ ڕۆژهەڵاتی ئەگەر دۆناڵد ترامپ و یانیش ئەمریکا و یانیش خۆر ئاوا ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی بێت تەقوتۆقی دەوێت ئەوە دەبێت تەقوتۆقەکان لابن تەقوتۆقەکان چین تفەنگن چەکە دەبێت ئەو چەکانە لابرێن جا چۆن لای دەبن چۆن لای نابن و یانیش لە دۆڕێکیان کۆ دەکەنەوە دەوروبەریان تێل دەکەن ئەمە شتێکی دیکەیە لە بۆ هەندێک زۆر جاران تەماشا دەکەم ئەوە نییە پێشتر لە بۆ کۆمونیستەکان دەیانگوت لە مۆسکۆ لە رووسیا بارانە لە کوردستان سەیوان هەڵدەدەن بۆیە ئەگەر مەزلوم عەبدی داوات کرا ئەوە معنای ئەوە نییە ئێمە لە کوردستانی ئێراندا سەیوان هەڵدەین یانیش لە شاخەکانی گاڕە و مەتیناندا سەیوان هەڵدەین ئەمە ئەکرێ سێ چوار شتی لە یەکتری جیاوازتر بن بەڵام ئەمانە هەموو پەیوەندیان بەو هەوڵەی و یانیش بەو ترسەی دەوڵەتی تورکیا هەیە کە باس لە قۆناغی دەکات بێگومان ئەوانە هەتاوەکو ئێستاش دەیان هەوێ ئەو قۆناغا وەکو ئەوە بێ کە ئەوان دەیان هەوێ چونکە ئەوان خۆیان بە باڵا دەست بە سەرکەوتو بە براوە دەزانن و پێیان وایە هێزەکەی بەرامبەریان هێزێکی زۆر لاوازە ئەو توانایانەی کە پێشتر لە دەستی دابوون لە دەستیدا هەبوون لە دەستی نەماون وا لە هەمان کاتدا ئەوان کارتی ئۆجەلانیان لەدەستدایە کارتی دەمپارتی و قەیومیان لەدەستدایە عەقلیەتی ئەوان پێیان وایە لە ڕێگەی ئەو کارتانە ئەتوانن لە ڕێگەی ئەوانەوە گوشارێک لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیکیش بکەن بۆ ئەوەی بە پێی خۆیان بتوانن لەوێ استراتیژی نوێی خۆیان دروست بکەن ئەمانە دەگەن بەکوێ لە ئایندەدا دەیان بینین بەو شێوەیە دەینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تا بەرنمەیەکی ئایندا ڕێز و سڵاو بۆ هەمووتان تکایە هەوڵ بدەن کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو سوبسکرایب بکەن ڕێز و سڵاو هەر بژین